ئێمە هەڵەسین بە بۆیاکردن و جوانکردنی پردەکان و سەرشەقامەکان و شۆستەکان و پاکردنەوەی شۆستەکان. بەڕاستی لە شاری کەرکووک دیاردەیەکی زۆر ناشینێ وەکو فڕیانی شت لەسەر جادەکان پیسکردنی شۆستەکان. ئێمە بە پێی بارسای خۆمان وەکو ئەم تیمە خۆبەخشە هەڵەسین بە پاکردنەوەی و بۆیاکردنی پردەکان و چەندین کاریکە ئیشەڵا لە داهاتوای بین. ئەم کۆمەڵە گەنجەرەدای 16 ئۆکتۆبرەوە لەم شارە ماندووە بە گڕوتینێکی زۆر باشەوە هەڵەسن کارەکەن بەبێ ئەوەی هیچ دەستخۆشیەک هیچ پاڵپشتێک وەرگرن خۆیان خۆبەخشانە هەستاون بە ئەنجامدانی چەند کارێکی زۆر باش کە پێویستە بۆ شار. ئەمە جێگەی خۆشحاڵیە و ئومێدێکی زۆر باشە بۆ پاشە ڕۆژێکی زۆر باش بۆ ئەم شارە. شێکم لەو گروپە بەڕێزەی کە هەوڵدەن کرێکارەکانمان لە ناو شاری سلێمان دەرەوە سلێمانیشە هەموو ڕۆژێ هەیژین زۆرمان پێخۆشە کە زەلامێکاوە خەڵاتمانەکە و تەبعەن خەڵات هەر خۆی ناوێکی شیرینە ئێمەش تەبعەن پێمان خۆشەرەوە. ئاگادارکراین و کە وەکو خەڵاتێکی ڕێزلێنان بانگشکراوین بۆ وڵا دەستخۆشیان لێکین. بەڕاستی ئەمە کارێکی باشە ئەگەر لە فترەکانە بەردەوام بێت نەک ساڵی جارێک دو ساڵ جارێک. بەڕاستی ژینگە پارێز ئەرکێکی زۆر زۆرێکەوێتە سەرشان لە هەموو لایەکەوە ئەرکمان قورسە لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن خۆمانەوە لەلایەن حکومەتەوە کار و چاڵەکیشمان بگرێت لە سەرجەمدا و دەستگاکانی حکومەتی هەرێم زیاترە. ئێمەش بە پێویستمان زانی خەڵاتی ڕێزلێنان بەخشینە ژینگە پارێزی سلێمانی ئەوان پارێزەری ژینکەن ئەوان دڵسۆزی خاکەکەن هەموو کات پاک و خاوێنی شارەکان ڕاگرتووە شەو نوخونیەکەن ڕۆژ و شەوان بەردەوامن. Ich bin Mitglied der Tanzgruppe Holtwig-Lette. Wir führen alte niederdeutsche Tänze vor in alten Münsterländer Trachten, treffen uns einmal die Woche zum Üben und haben sehr viel Spaß daran. Dieser Tanz kommt aus dem Niederdeutschen und ist schon viele Jahre alt, aber ich kann jetzt nicht genau sagen, wie alt und ich kann da jetzt keine Zahl zu sagen. Wir haben zwei Arten von Trachten. Wir haben einmal die sogenannte Werktagstracht und den Sonntagsstaat, sagen wir immer dazu. Und dieser Sonntagsstaat ist dadurch geprägt, dass er also abgeschneidert wurde von Trachten, die zurzeit oder immer noch im Mühlenhof hier in Münster zu sehen sind. Das Besondere daran ist, die Männer tragen auch richtige Westen und an der Anzahl der Westen konnte man früher immer erkennen, wie reich der jeweilige Bauer war.